دەچمە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە بە مەبەستی بە دوواداچوون سەبارەت بە پێدانی زەوی بە فەرمانبەران. بەپێی زانیاریەکانی پەیام کێشەی بوونی زەوی هەیە و تەنیا 600 پارچە زەوی هەیە بۆ دابەشکردن کە ئەویش پشکی کەسوکاری شەیدانە. لە نێوان سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە و بەڕێوەبەرهاتی گشتی کشتتوکاڵ و بەڕێوەبەرهاتی نەخشەدانانی هەڵەبجە لیژنەیەکی هاوبەش دروست بووە بۆ فراوانکردنی سنووری شارەوانی و ئێمە هەوڵ ئەین لە فراوانکردنەکە ئەو شوێنانە بەکار نەهێنین کە زەوی زراعیە و زەویەکی بەپیتە. وڵی ئێمە وەکو خودی خۆمان ئێستا حدودی 600 پارچە زەویمان هەیە، ئەویش تایبەتە بە وارسی بە خانەوادەی سەربەرزی شەهیدان. ئەم هاوڵاتیە ماوەی 28 ساڵە فەرمانبەرە و تا ئێستا سودمەند نەبووە لە وەرگرتنی زەوی. دەڵێت تەنیا 2 ساڵی ماوە خانەنشین بێت و فۆرمی پڕکردوێتەوە بۆ وەرگرتنی زەوی، هەرچەندە بە وتەی خۆی ئەگەر زەوی ژوەر بگرێت توانای کردنەوەی خانووی نییە. ئەوە نزیکەی 28 ساڵ و 4 مانگە، تقریبەن 4 مانگ و 2 ساڵ و 4 مانگم ماوە بۆەوەی خانەنشین بووم. هەندێکی سەبەبەکانی خۆم بووم، لەوانەیە هەندێک گیر و گرفت بووم، خۆم تاخیر بووم، ئێهمالم کرد بێ یا شتێک، تا ئێستا ناوم دەرنەچووە، ئەمرم نییە، هیچ ئەمرێکی وزاریم نییە، سوودمەند نەبووم. ئیتر لەم جارە قەرارە زەوی دابەش بکرێ بۆ فەرمانبەرانی تر، فۆرممان پڕ کردوێت و ئایا ئەیگرێ یان نا ئەوەش نازانین، وەکو کاراوەتی ئەڵڵاهو ئەعلەم. لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 8,000 فەرمانبەر مافی وەرگرتنی زەویان هەیە، بەڵام کێشەی نەبوونی زەوی لە سنووری شارەوانی هەڵەبجە گرفت و کێشەی گەورەی دروست کردووە. لە ئێستاشدا لایەنە پەیوەندیدارەکان سەرقاڵی فراوانکردنی زەوی شارەوانی هەڵەبجەن تا بتوانن زەوی پێویست بۆ فەرمانبەران دابین بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.